بەهار ئاهەنگی خۆشی جریوەی مەلان یا قاسپە قاسپی کەوی سەر تەلان خۆشتر لە هەموو ساز و نەوایە نەوای بەسۆزی گشت بێنەوایە چیا خۆناوەی بەفری مشتووە دزێوی پیری لە دڵ کوشتووە پارچەی پەشمینەی سەوزی پۆشیوە عشقی بەهاری لە دڵ جۆشیوە بووکی ڕازاوەی دەشت و دەر و چێو لە جێژوانێ بۆ شەوێنی شێو سنگی نەرمی خۆی بۆ ڕاخستووە بە حاستەم لێوی گوڵی گەستووە پەرکی گوڵ ناشتا هەڵدەمژن نمنم تێکرا پێکەوە شەرابی شەونم سەرخۆشت و سەرماست بەسەری پەنجا بە شنەی بەیانی دەکەونە لەنجە قەڵپەزەی کانی و خوڕەی ڕووباران شنەی شەماڵ و ترپەی پێی باران دەنگی بەسۆزی بلوێری شوانە هەستە بزوێنن ئەم ئاهەنگانە بە نێوی خودای گەورە ئەمن محەممەدی ڕەسوڵنیام لە ساڵی 1345 لە ئاوایی کانتەپە لەدایک بووم پۆلی سەرەتاییم هەر لەو گوندە خوێندووە پۆلی ناوەندی و دواناوەندیم لە شاری بۆکان خوێندووە و واتە دیپلۆمم لە بۆکان وەرگرتووە لیسانسی ئەدەبیاتی فارسیشم لە زانکۆی پەیامی نووری سەقز وەرگرتووە من هەتاکو ئێستا مامۆستای قوتابخانەکانی شاری بۆکانم ئەلبەت ئەو ساڵ 30 ساڵی خزمەتم تەواو کردووە و بە کاری نووسینی ئەدەبیاتی مناڵانەوە سەرقاڵم تەخەسوسی تایبەتی من لە بواری ئەدەبیاتی منداڵاندایە شێعر و کاری وەرجێڕانیش وەرجێڕانی چیرۆک و شێعر لە دوو زمانی ئینگلیسی و فارسیەوە بۆ زمانی کوردیە من تا ئێستا 9 کتێبی شێعرم بۆ منداڵان نووسیوە کە دوو کتێبیان بە نێوی میوانی ئەستێرەکان و دنیای مناڵان لە ساڵی 93دا لەلایەن بنکەی باوەژیرەوە چاپ کراوە کتێبێکیان ئێستا قرارە لەلایەن چاپەمەنی مانگەوە لە بانە چاپ کرێکە لێیان وەرگرتووم و دوو کتێبیش ئەو کتێبەی مانگ کە قرارە چاپیکا بە نێوی هەڵپەڕکەی بارانە دوو کتێبیش ئەلئان ئێستا خۆم خەریکی کاروبارەکەیم و دەمەوێ ئینشاءالله تا ئاخری ئەو بەهارە چاپیان بکەم بە نێوی هەڵوچەی خرکە خرکە و حەقلی مەقۆ کە ئینشاءالله بۆ زوانە ئەوانش دێنە بەرهەم بەڵام ئەو کتێبانەی کەش بە پێی ئەوەی کە هێشتا نەهاتوونەتە ڕەدەی چاپەوە ڕەنگە نێوەکانیان دوایی بگۆڕدرێ باس لە نێوەکانیان پێم وایە جارێ پێویست نییە و بەشی وەرجێڕانەکەش دە 12 کتێبم ئەمن وەرجێڕاوەتەوە کتێبەکانی وەرجێڕانم لە زیاتر لە ئینگلیسیەوە بۆ کوردیە بۆ وێنە ئەم کتێبە کە مەجموعەی 15 کتێبە 5 کتێبیانم وەرجێڕاوەتەوە و سێدانیانم ئەلئان داوە بە چاپەمەنی مادیار لە سنە قرارە ئەوانش بەو زوانە چاپی بکەن یەکێک لە کتێبەکانی کە چاپ کراوە تا ئێستا ئەلیزایە بە نێوی ئەلیزا ئەوە چاپ کراوە و ئەو کتێبانەی کەش کە ئەگەر ئیشەڵڵا دەرفەت بێت چاپیان بکەم ئەم کتێبە بە نێوی باغی نهێنی یا مارسێل و ئەستێرەی وشەدار و هەروەها جوجێ مەنکوو کە شێعری مستەفا ڕەحمان دووستا ئەوەش هەر بە شێعر وەرمجێڕاوەتەوە و کتێبی گلیمی بەرایە ڕووناک کە تەونێک بۆ ڕووناک ئەمە لە فارسیەوەیە وەرمجێڕاوەتەوە و چەندین کتێبی تریش بە هەر حاڵ وەرجێڕاونەتەوە بەڵام تا ئێستا هەر یەکیان چاپ کراوە و ئەو سێدانەی کە لە سنەش قرارە لە چاپەمەنی مادیار بۆ زوانە چاپ بکرێ کتێبەکانی خۆم کە یەکیان ئەرزم کردن کە میوانی ئەستێرەکانە چاپم کردووە شێعری مناڵانە و ئەمە لە ڕێدەی بێوجێدایە یعنی بۆ تەمەنی ژوورتر لە تەمەنی ڕێدەی تەمەنی ئەلفەوەیە
من لەم شێعرانەدا و لە هەموو نووسینەکانی شێعریمدا حەوڵم داوە کە دنیای پاک و خاوێن و تەسک و ناسکی مناڵان باس بکەم و خۆم لە داخوازیەکانی گەورە ساڵ کە پێیان خۆشە بەداخەوە بەسەر ئەدەبیاتی مناڵە داسپێنن من خۆم لەوە بواردووە ئەو کتێبەی کەش کە دنیای مناڵانە هەر بەو شێوە و هەموو کتێبەکانی کە لە کتێبەکانمدا ئەمن جگە لاوەی کە دنیای مناڵان نیشان دەدەم پێم هەوڵم داوەکە لەوێدا جوانکاری شێعرەکان هەبێتن چونکە منداڵ شێعری خۆشی پێخۆشە و شێعرێکی خۆشە بۆ منداڵ کە وەزن و قافیەی هەبێ چونکە وەزن و قافیەی جوانی هەبێ چون وەزن و قافیە ڕیتم و موسیقی بە شێعر دەدا و منداڵ ئەو ڕیتم و موسیقی پێخۆشە من لە نووسینی شێعرەکانمدا تەنیا لەسەر نەزم خۆلاسەم نەکردوێتەوە هەوڵم داوە کە شێعرەکانم بە پێی تەمەن شێعر بن هەر نەزمی خالیز نەبن چونکە ئەگەر شێعرێک سەنعەتی ئەدەبی تێدا بەکاربرا ئەو وەختە لە حاڵەتی نەزم دێتە دەرێ بەڵام ئەو سەنعەتی ئەدەبیانش لە کاری منداڵە کارێکی گرانە چون تۆ دەبێ لە ڕادەیەکدا ئەو سەنعەتی ئەدەبیە بەکار ببەی کە بۆ منداڵ جگەلەوەی کە گران نەبێ بەڵکو خۆشیش بێت و چێژێشی لێ وەرگێ ئەمە مەبەستی منە لە نووسینی کتێبەکانمدا لە وەرگێڕانەکانیشدا هەروەک نێو ئەرزم کردن ئەو کتێبانەیە وەلەوە 5 کتێبم چاپ کردووە ئامادە کردووە و وەرم جێراونەتەوە مەسەن یەکێ لە کتێبەکان بێچووە مراوی ناحەزە کە پەیامێکی زۆر جوانی تێدایە لە بێچووە مراوی ناحەزدا مراویەک دەبێت چەند هێلکەی لە ژێردا دەبێ و بەچکەکانی هەڵدێنێ بەڵام دوجار کە بەچکەکانی هەڵدێنێ بەچکەیەکیان لەوانی کە ناچێت لەوانی کە گەورەترە هەرەو دەخە دوجار دایکەکەی لەگەڵ خۆیان دەیان با بۆ چۆم و بۆ مەلەکردن و لە ڕێگادا تووشی ئاژەڵەکانی کە دەبێن ئەو بێچووە بە پێی ئەوەی کە لەوانی کە ناچێ پێی پێدەکەنن پێیان وایە ناحەزە و ئەویش زۆری پێ ناخۆشە لەگەڵبوونی ئەوان سەرخۆی هەڵدەگرێ و دەڕوات خلاصە ئەگەر من زۆر باس بکەم ڕەنگە بەرنامەکە زۆر توول بکێشێ دەڕوات و لە جەریاناتی ئەو ڕۆیشتنەیە چێ ڕووداوایەکی بۆ پێشدێ ئەوە کە باز ناکەم بەڵام لە ئاخریدا خۆی دەناسێتەوە کە ئەو بە دەستەیەکی قوو دەگا دەزانێت کە ئەو قووە و وەختێک کە بۆ خۆی دەناسێتەوە لە خۆشیە یەک بەخۆی هاوار دەکا دەڵێ ئەمن قوم ئاواش خۆی دەناسێتەوە و کاتێکە بەسەر بە ئاسماندا دەڕوا بە لە خوارەوە چەندانە قوو ئەو مەلە دەکەن ئەویش کە بە ئاسماندا دەڕوا قووەکانی کە بانگی لێ دەکەن چون لە خۆیانە پێیان جوانە دەڵێن گەردن بەرزی شۆخ و شەنگ بۆ کوێ دەڕۆی وا بێدەنگ تاو لە پەڕ و پۆی داوی چەندە جوان درەوشاوی جوانتر لە قاز و براوی وەرە خوار بۆ نێو ئاوی ئەمە ئەوەڵین بارە کە ئەو پێی دەڵێن جوان و بانگی دەکەن و پێیان خۆشە لەگەڵیان بێت ئەویش کە ئەو شتا دەبیستێ زۆری پێخۆشە دێتە خوارێ و وێنەی خۆی لە ئەوەکە دەبینێت هەر لەوانە لە خۆشیدا هەرا هاوار دەکات دەڵێ ئەمن قوم خۆی دەناسێتەوە و پینەچی و پەریەکانیش کە هەروە بۆ شتێکی چیرۆکێکی زۆر جالبە کە پینەچیەک دەبێت و بارحاڵ بە هەر هۆیەک دوکانەکەی دەیەوێ کۆی کاتەوە چون هیچ دەزمایەکی نییە و شەوێک لە نیوە شەودا دەستەیە پەری دەچن دوودانە پەریچ کۆڵا دەچن کاری کەوش دروی بۆ دەکەن کەوشی زۆر جوان و ڕێفی پێکی بۆ دروست دەکەن و بەیانی کە پینەچیەکە دەچێتە کارگاکەی خۆی تەماشاکات جووتێک کەوشی جوان دانراوە لەبەر دوکانەکەی دایدەنێ هەر خێرا مشتریەک دێت زۆر بە قیمەتێکی سەرتر لە قیمەتی خۆی لی دەکڕێ و دەچێت پوڵی ئەو
جوتە کەوشە دەبە 2 جوت کەوشی 3 جوت کەوشی پێ دەکرێت و ئەوانش دیسان چەرمەکانی لە توکوت دەکات لەسەر میزەکەدا ئەگە سپێنی هەڵدەستی دیسان کراوەتەوە بە کەوش خلاصە ئەم کارە ئیدامە پەیدا دەکات تاکو پینەچیەکە دەوڵەمەند دەبێت خێزانەکەی دەڵێ بە پینەچەکە دەڵێ ئێمە ئەم باشەوێ خۆمان دابینکەین بزانین کاری ئەم بە ئیسلاح کەوش دوورینە لە چوە سەرچاوە دەگری و چێ ئەم کارە بۆ ئێمە دەکات وەختی خۆیان دادەگرن تەمەشا دەکەن دوو دانە پەری بە لیباسی شڕ و کۆنەوە دێن کارەکانیان بۆ دەکەن ئەو کۆشانە دوورن و دەڕۆن ئەوش خێزانەکەی دەڵێ ئەمانە بوونەتە هۆی دەوڵەمەندبوونی ئێمە و با ئێمەش کارێ بکەین کە چاکەی ئەوان بدەینەوە تۆ دەڵێت چۆن دەڵێت دەسانی کە ئەوانە لیباسی شەڕیان لەبەردایە لیباسەکانیان کۆن و شڕە با ئێمە دەستی لیباسیان بۆ بدورین و جوتێ گۆرەویان بۆ بچنین و بۆ کاریان بۆ دەکەن و لە بوختەیەکە دای دەنوێن و ئەوانش کە دێن لە سەر مێزەکە ئەو شتە دەبینن زۆر خۆشحاڵ دەبن و بوخچەکە دەکەنەوە ئەو لیباسانێتیایە ئەم جلوبەرگە دەیکەنە بەریان و لە خۆشیە زۆر ئاوا ئەو لیباسە جوانیان لەبەرات دەیکەنە بەریان کە خۆشحاڵ دەبن بە دەوری دیوەکەدا دەست دەکەن بە هەڵپەڕین و گۆرانی کوتن دەڵەن ئیتر لەمە بەولاوە کاری ئێمە تەواوە جلی تازە لە بەرمان کڵاوی قید لە سەرمان دەستکەین بە بەزم و کایە هەڵپەڕین کەیفیلایە ئەبەم شێوە لە کە دەڕۆنە دەرێ و ئیدی کاکی پیرەچی بە سەر و سامان دەگرێت و کارەکەی ئیدامە دەدا و ئەبۆ شێوە کتێبەکانی کەش هەمووی ئاوا یعنی هەم لێرەدا مەسەلەن هەم چیرۆکێکی خۆشە بۆ منداڵ و دەرسهایەکی هاوکاری و ئەوانە بە منداڵ دەدا من حەولم داوە هەر شتەیە کە پەیامێکی جوانی تێدا بێت و یا دنیایەکی ناسکی مناڵانەی تێدا بێت ئەو کارانە وەرجێڵمەوە ئەوانی کەش بە هەرحاڵ دیارە ئەگەر باسییان بکەم زۆر وەختی بەرنامەکە دەگرێت هەرێک بە شێوەیەک جوانی و تایبەتی خۆیانیان هەیە ئەو چیرۆکانەی کە من وەرم جێڕاونەتەوە لە ئینگلیسیەوە بۆ کوردی دیارە هەر کتێبی هین کەسێکە بەڵام ئەمەلان ئەم ئەلیزا وەرم جێڕاوەتەوە هی نووسەرێکە کە بە ئیستلاح ئەمانەش هەر یەک نووسەرێکی خۆیانن هەموو وەلی ئەم کتێبە 15 کتێبە بە ئیسلاح 15 داستانە تەواویشی داستانهای فۆلکلۆرن و زیاتر هی هانس کریستێنە کە نووسەرێکی زۆر بە توانای ئەدەبیاتی مناڵان بووە کاریان کرد خلاصە وەرم جێراوەتەوە یا داستانهای برادرانی گریمە بە هەرحاڵ ئەوانە من حەولم داوە کە چیرۆکەکان وا وەرژێڕمەوە بە پێی توانە لێرەدا هەر چیرۆکە بەڵام حەولم داوە کە بڕێکیش تێکەڵ بە نەزمی بکەم چون منداڵ نەزمی پێخۆشە ئەوەم بە عنوانی تازەکاریەک لە خۆمدا دەبینم ئەو دوودانە چیرۆکە کە باسم کرد و یەکی یەک نەزمم لێ خوێندنەوە لە نێو چیرۆکەدا لە چەند شوێن من ئاماژەم بە نەزم کردووە واتە شێعر کە لەبەر ئەوەی کە بۆ منداڵەکان چێژی زیاتر بێت نەخێر هەر سەرفی وەرجێڕانەکە نەسر بە نەسر نەبووە ئام کارم تێدا کرۆجا بە پێی چیرۆکیشە بازە چیرۆکێک زیاتر دەست دەداتەوە نەزمی زیاتر تێدا بەکاربووی بازە چیرۆکێک ڕەنگە ئەو تواناییە بە ئینسان نەدا زۆر واقعان تۆ نەزمی تێدا بەکار ببێ وەلی شێعر لە ئینگلیسیەوە بۆ کوردی وەرم نەجێڕاوەتەوە بەڵام لە کاری وەرجێڕانی فارسیەکانمدا بەڵێ چیرۆکیشم وەرجێڕاوەتەوە بە کوردی و شێعریش ئەمن مامۆستای قوتابخانەم دیارە هەڵس و کەوتم لەگەڵ منداڵە و لە ماوەی کارەکەی خۆمدا هەستم بە بۆشاییەکی ئەدەبیاتی مناڵان کرد بەڕاستی پێم خۆش بوو کە بتوانم
ئەگەر لە دەستم بێ کلێنێکی ئەو بۆشاییە پڕکە مۆشکول بۆ خوددا پێم وایە توانیمە تا حدێک لەو بوارەدا هەنگاو هەڵێنمەوە و شتێکی کەش من بەڕاستی زاتەن منداڵم زۆر خۆش دەوێ من ژیان لەگەڵ منداڵم زۆر پێخۆشە من زۆر هۆگری منداڵم و پێم وابوو من دەتوانم کاریان بۆ بکەم بە پێی ئەوەی کە هۆگری منداڵم و چێژ وەردەگرم لە دانیشتن لەگەڵیاندا و نزیکایەتێکی زۆر کە لەگەڵیان هەمە توانیمە تا حدێک دنیای مناڵانە بناسم ڕۆحیاتی من لەگەڵ ڕۆحیاتی مناڵانە زۆر نزیکە ئەو دوو شتە واتە یەکی مامۆستا بوونم هەستم بە بۆشایی ئەدەبیاتی مناڵان کردووە دوو هەم ئەو ڕۆحیاتی کە لە وجودی مندا هەیە زۆر بە ڕۆحیاتی مناڵ نزیکە ئەم دوانە منیان هانداوە کە لەو بوارەدا کار بکەم بۆ سەرەتای کاری ئەدەبیاتی مناڵ من پێم وایە تۆ ناتوانی ڕۆژێکی بۆ تەعین بکەی یا بڵێ دەقیقەن من لە فڵان ڕۆژەوە دەستم پێ کرد چونکە ئەمە هەستێکە لە دەرونی کەسێکە بیەوێ بنووسێ هەیە تەمەشاکی لە سەرەتاوە هەستەکەت بە دەربڕینی تەنیا بەیتێک دەست پێ دەکا یا ئەو هەستت بە نووسینی شێعرهایەک دەستی پێ کردووە کە شێعرەکانت بەکار نەهاتوونە ئەن نەماوە پەس دەقیقەن ئەو ڕۆژەی کە کاری ئەدەبیاتم دەست پێ کردووە ڕۆژەکەی پێم وایە دەقیق نییە بەڵام یەکەمین شعری من ساڵی هەشتا بە نێوی شعری نەورۆز ماوەتەوە کە لە کتێبی وەک فکرکەم لە کتێبی دنیای مناڵاندا چاپ کراوە ئەمە یەکەمین شعرمە کە ماوە بەڵام دوای ئەوە ئەمن وەکو کەسێک نووسەرێک شاعرێک کار بۆ ئەدەبیاتی مناڵ بکە وا نەبووە هەر جارێک کە لەگەڵ منداڵان بووم و شتەیەک بە زەوقی بزواندووم هاتووم کارم کردووە تاکو ساڵی 90 لە ساڵی 90 بەولاوە ئەمن بە شێوەیەکی ڕسمی و جددی دەسم کردووە بە کاری ئەدەبیات و لەو ساڵەشدا ئەمن ئەو باوەڕم لە خۆمدا دیکە ئەمن دەتوانم کار بۆ منداڵ بکەم لەو نەوەدەوە یعنی بە شێوەیەکی جددی کارەکانم دەست پێ کردووە و لەو بواری ئەدەبیاتی مناڵە واتە شێعر و چیرۆک کار دەکەم ئەمە یەکەم شێعری منە کە نووسیومە ئەلبەت ئەرزم کردی شێعرهای کەم نووسیوە و وەکو شێعر لاواز بوون و ئەوانە ملاخسەوە بەڵام یەکەم شێعرێکە خۆم پەسەندم کردووە ئەمە یەکەم شێعرە نەورۆز منداڵینە نەورۆزە وەرنە جێژنە پیرۆزە کاتی هەلاو مەلاوە لە سەربان و درگاوە هەموو بە یەک دەنگەوە بە یەک شێوە و ڕەنگەوە لە کۆڵان و بەر دەرکێ دەکەین شایی و هەڵپەڕکێ تێکرا دەڵێن نەورۆزە جێژنی کوردە پیرۆزە دیسان نەورۆز هاتەوە خەم لە دڵ دەشواتەوە نەورۆز مژدەی بەهاری هێنا بۆمان بە دیاری بەهارێکی ڕازاوە جاو بۆ خەرمانەی داوە ئەدەبیاتی مناڵ بەو شێعر و چیرۆک و نووسراوانە دەکوترێ کە لەلایەن منداڵەوە یا لەلایەن گەورە ساڵەکانەوە بۆ منداڵ دەنووسرێ دەیەک باوەڕیان ئەوەیە کە ئەو شتەی کە لەلایەن گەورەکانەوە بۆ منداڵ دەنووسرێ ئەدەبیات بۆ منداڵە و ئەوەی کە لەلایەن منداڵەکان خۆیانەوە بۆ خۆیان دەنووسرێ ئەدەبیاتی منداڵە بەڵام لە ئەدەبیاتی منداڵ دیارە منداڵ دنیای خۆی جوانتر حەز دەکات و دەنووسێ بەڵام دوودانە کێشە لێرەدا هەیە یەکیان ئەوەی کە ئەو شتێک کە منداڵ دەینووسێ ئێمە خاتر جەمنین ئایا دەخاڵەتی گەورەکانی تێدا یان نە دوو هەمیش ئەزمموی مناڵ لە نووسین و ئەوانەدا کەمترە و لە تەمەنیشیدا هەر کەمترە ڕەنگە ئەو دنیای خۆی نەتوانێت بە جوانی واقعەن
بەڕێک و پێکی باس بکات کەوا بوو ئەوەی کە لەلایەن گەورەکانیشەوە دەنووسرێ ئەگەر زۆر بەرپرسانە بێ و ئەگەر ئەو نووسەرەی کە بۆ منداڵ دەنووسێ توانی بێتی لە ڕۆحیەتی مناڵ نزیک بێتەوە ینی بە شێوەیە کە خۆی لە بیر باتەوە و مناڵانە فکر بکاتەوە بیر بکاتەوە ئەو دەق و نووسراوانش دەتوانن لە وەکو ئەدەبیاتی مناڵ بێنە ئەژمار ئەدەبیاتی مناڵ پەروەردە دەکا دەبێتە هۆی بەهێزبوونی قودرەتی بەیانی منداڵ دەبێتە هۆی بەهێزبوونی قودرەتی گوێڕاگرتنی منداڵ و هەروەها بەهێزبوونی بەربڵاوبوونی خەیاڵی منداڵ ئەمە یەکێک لە ئەو سوودانەیە کە ئەدەبیاتی منداڵ بە منداڵی دەگەێنێ دووهەم ئەدەبیاتی منداڵ کاریگەریەکی زۆر قوڵی لەسەر ڕۆحی منداڵ هەیە ئەو کەسەی کە بۆ منداڵ دەنووسێت دەبێت زۆر بەپارێزەوە زۆر بەرپرسانە بنووسێت سێهەم دەبێتە هۆی پەیوەندیگرتنی منداڵ و هەڵسوکەوتی منداڵ لەگەڵ دەوروبەرەکەی خۆی شێعر ئەم منداڵ هەندێدا بۆ ئەوەی کە ڕاحەتر لەگەڵ دەوروبەری خۆی پەیوەندی بگرێ لەگەڵ منداڵان هەڵسوکەوتی ببێت و ئەدەبیاتی منداڵ فێری زمان دەکات وشەی تازەی فێر دەکات و هەروەها بەشێکی زۆر لە کەسایەتی مرۆڤ لە دەوران و سەردەمی منداڵیدا شکل دەگرێت ئەدەبیاتی مناڵ بۆ دروستبوونی کەسایەتی منداڵ دەتوانێت کاریگەریەکی باشی هەبێت بەلای منەوە سەرکیترین تایبەتمەندی شێعری مناڵ ئەوەیە کە مناڵانە بێ واتە لە ئاستی تەمەنی خۆیدا بێت ئەمە زۆر گرنگە دووهەم شێعری منداڵ دەبێ وەزن و قافیەی خۆشی هەبێ چۆن وەزن و قافیەی خۆش ڕیتم و موسیقی بە شێعر دەدا و منداڵش ئەم ڕیتم و موسیقیە پێخۆشە شێعری منداڵ نابێت دوور و درێژ بێ منداڵ ماندوو نەکات و هەروەها شێعر منداڵ دەبێ وشەی تازەی تێدا بێ وێنەی تێدا بێ خەیاڵی تێدا بێت و جوانکاریهای ئەدەبی تێدا بێت بەڵام هەر یەک لە ئاستی تەمەنی خۆیاندا ئەن تۆ بۆ منداڵی ڕێدەی تەمەنی ئەلف بنووسی ڕەنگە ئەگەر پەیامیشی تێدا نەبێت و زۆر جوانکاریهای ئەدەبی تێدا نەبێت گرنگ نییە جوانی خۆی نیشان دەدا کە بۆ وێنە چەند شێعرێکتان بۆ دەخوێنەوە بەڵام بە پێی تەمێن دیارە ئەبێ ئەو شتانە بگونجێت ئەدەبیاتی منداڵ دەبێت دوور لە ئامۆژگاری ڕاستەوخۆ بێ ئامۆژگاری ڕاستەوخۆ بۆ منداڵ کاریگەری نییە ینی ئێمەی گەورە ساڵ نابێ ویست و داخوازیەکانی خۆمان بەسەر ئەدەبیاتی منداڵە داسەپێنین و هەروەها من پێم وایە ئەدەبیاتی منداڵ دەبێت ئەوڕۆیی بێت یعنی تۆ منداڵی ئەوڕۆ دەبێ بناسیت و بارودۆخی کۆمەلگای ئەوڕۆ کە دەبێ بناسیت جا بۆی بنووسی شێعرێکی کاش هەیە محەممەد جەوادی محەبەت نووسیەتی لە کتێبەکانە چاپ بووە زۆر لە مێژە هەیە ساڵهای ساڵە ئەو لە کتێبەکان هەیە بەڵام ئەلان چەند ساڵێکە هەر ئەو شێعری کاژی گۆڕیوە یعنی بیرۆکەکەی گۆڕیوە جا لەسەر ئیزنتان دەیخوێنەوە کە ئەم شێعرە ئەو دەم چۆنی نووسیوە ئەلئان چۆنی نووسیوە پێشتر بە نێوی دووکاج نووسەتی من تەرجمەم کردوێتەوە دووکاژ لە لای هێڵی تێڵی هەواڵ لە دەوری دێ دووکاژ هەبوون لەبەر چاوی ڕێبوارەکان وەک دوو برای هاولف دەچوون ڕۆژێ لە ڕۆژانی پاییز لەژێر گژەگژی بادا یەکێ لەو کاژانە لەرزی هێزی نەما کەوت بەلادا گوتی هاوڕێ ببوورە لێم بڕوانە حاڵی زاری من
ڕیشەم لە خاک هاتووەتە دەر بێ تۆ نابێ قەراری من کاژی هەواڵ بە تووڕەیی گوتی لاچ و لێت بێزارم دوورکەوە وازم لێ بێنە بۆ بووی بە مایە ئازارم خۆی ڕاوەشانتەکانی دا هاوڕێ بێڕەحم و پەستەکەی تێلی پساند و دار کەوت بەسەر ئەرزیدا جەستەکەی تێلەوان کاتێ زانیان ڕێی هاتوچۆی هەواڵ نییە کۆڕێک چون تاکو بزانن هۆی پەکی ئەو کارە چییە تێلەکەیان چاکردەوە کەوتنە تەکبیر و باس و خواز کاژە دڕەقەکەی تریان دایە بەر تەور و تەورداست لێرەدا چ پەیامێ دەگەێنێ کە ئەو دوو کاژە ڕفێق بوون کاژی کە ڕیشەی لە خاکاتوەتە دەر نیازی بەرفێقەکەی بۆلی ڕفێقەکەی هاوکاری نەکردووە وە چون هاوکاری نەکردووە بە تەور و تەورداست هاتوون تیکە تیکەیان کردووە دەڵێت تۆ هاوکاری کە دەنا ئەگەنێکی ئاوا لێ دەکەن بەڵام هەمان محەممەد جەوادی محەبەت هاتووە ئەو دوو شیعری دووکاجەی ئەوڕۆکە چەند ساڵێک دەبێ بە ئێستا بڵێن تەغیر داوە ئاوای لێ کردووە لە لای هێڵی تێلی هەواڵ لە دەوری دێ دوو کاش هەبوو لەبەر چاوی ڕێبوارەکان وەک دوو برای هاولف دەچوون ڕۆژێ لە ڕۆژانی پاییز لەژێر گژەگژی بادا یەکێ لەو کاژانە لەرزی هێزی نەماکەوت بەلادا گوتی هاوڕێ ببوورە لێم بڕوانە حاڵی زاری من ڕیشەم لە خاک هاتووەتە دەر بێ تۆ نابێ قەراری من جا ئالێرەوە بزانین بیرۆکەکەی چۆن ئەوەس کردووە کاژی هاوسێ گوتی برا ئێمە هاوڕێی گیانی گیانین ئازاری تۆ هی منیشە من و تۆ قەت لە یەک جیانین ئەهوەن و ئارام بووەوە با بە وتەی میهرەبانی کاژیش هێور 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 ساڕێژ بوو برینەکانی بەری کاژەکان داوەرین لە ناخی زەویدا ڕسکان هەورباری بەسەریاندا دێکەمان بوو بە کاژستان ئەلان لێرەدا هاوکاری کاژەکەی ڕفێق هاتووە ئەو نیازی بە هاوکاری بووە هاوکاری لەگەڵ کردووە وەکە هاوکاری لەگەڵ کردووە باکەش لە شدەتی خۆی کەم کردوێتەوە و کاژەکە جێگای گرتوێتەوە و گوڵ و دانی کردووە و وەرەیوە و دیسان دێکەیان بۆتە کاژستان ئەم دوو بیرۆکە زۆری فەرقە لێرە بیرۆکەی هاوکاری نەکردن و ترساندنە لێرە بیرۆکەی هاوکاریکردن و ئاکامی جوانی هاوکاریکردنی باس کردووە پاسکەوا بوو نووسین بۆ ئەدەبیاتی مناڵ دەبێ زۆر بەرپرسانە بێت زۆر بە پارێزەوە بێت بزانی چی دەنووسیت چونکە منداڵانی ئەمڕۆی ئێمە پیاوانی داهاتووی کۆمەڵگاکەمانن لەسەر ئەم نووسینانەی ئێمە شکڵ دەگرن ئێمە دەبێ بزانین چیان بۆ دەنووسین مناڵ قسەکردنی پێخۆشە مناڵ کایەکردنی پێخۆشە مناڵ پێخۆشە سەرقاڵ بێ چێژ وەرگێ مناڵ پێخۆشە لەگەڵ دەوروبەرەکەی پەیوەندی بگرێ هەڵس و کەوتی ببێ شێعر ئەم نیازانەی مناڵ دەستە بەردەکە دەتوانێت ڕاحەت ئەو پێویستانی خۆی بەراورد بکات شاعری منداڵ ئەو کەسەیەکە خۆی لە بیر باتەوە وەکو مناڵ بیرکاتەوە یعنی کەسێکیش دەتوانێت واقعەن وەکو مناڵ بیرکاتەوە دەبێ زۆر لە نزیکەوە مناڵ بناسێ بە ڕۆحیاتی مناڵ شارەزا بێت و خۆی واقعەن ڕۆحیاتی مناڵانە لە دەرونیدا هەبێت کەسێکە خۆی ئەو ڕۆحیاتی هەبێت و لە منداڵ نزیک بێتەوە ڕەنگە بتوانێت واقعەن خۆشی لە بیر باتەوە و وەک مناڵ فکرکاتەوە هەرچەند ناتوانین ئێمە ئەو ئیتیمینانەمان بێ منەڵام بۆ خۆم شێعر بۆ منداڵ دەنووسم حەولیش دەدەم کە لەو بۆ ئەو تەمەنی دەنووسم بێمە ئاستی ئەو تەمەنە وەکو مناڵێک بەڵام هەمیشە ئەم ترسیا بڵین پرسیارم هەیە ئەرێ بڵێ من توانی بێتم واقعەن ئەو دنیای مناڵانم لە قالبی ئەم شێعرەدا بەڕاستی وەکو خۆیان باس کرد بێت ئیدی ئەوەش بۆ خۆی جێگای پرسیارە شاعری منداڵ دەبێ زمانی منداڵانە بێت مەولەوی دەفەرمێ چونکە با کودک سەر و کارت فتاد زەبانێ کودەکی را باید گوشاد هەمان شێعر مامۆستا هەژار دەفەرمێ گەر لەگەڵ منداڵ هەڵس و کەوتی تۆ با مناڵانەش بێ گفت و لفتی تۆ پس کەسێکە بۆ مناڵ بنووسێ دەبووە گفت و لفتی مناڵانە بێ کێشەی نووسەرانی ئەدەبیاتی منداڵ
یەکەمیان ئەوەیە کە بەداخەوە منداڵانی ئێمە زمانێکی دایکی خۆیان نازانن بخوێنەوە بنووسن. ئەوە کێشەیەکە کە منداڵەکان بەهۆی ئەوەی کە ناتوانن بخوێنەوە بنووسن کتێبی مناڵانێ زمانی دایکی خۆیان واتە کوردی کەمتر دەکڕن و دایک و باوکەکانیش بەداخەوە زۆربەیان هەر وان و بۆ هۆیەوە کە بە ئیسلاح کتێبی کوردی فرۆشی کەمە. دیارە ئەو کەسەی کە دەنووسێت من پێم وایە قەت بۆ مەعاملە و بۆ پوڵ نانووسێت. ئەو کەسە دەنووسێت پێی خۆشە بابەتەکانی کتێبەکانی بگاتە دەستی مناڵان. ئەمە یەکێک لە کێشەکانە کە کڕیاری کتێبی کوردی بەو هۆیەوە کەمە. دووهەم کتێبەکان هەزینە زۆر هەڵدەگرن، هەزینەی وێنە و ئەوانە و کار و بارێکی یەکجار زۆری هەیە، دواکەوتنێکی زۆری هەیە. دوای ئەو دواکەوتنەکە کتێبەکە بە چاپگەیی نووسەر بۆ بڵاوکردنەوەکەی کێشەی هەیە، یعنی ناتوانێت بڵاوی کاتەوە. زۆر ناخۆشە کەسێک کتێبێک بنووسێت و دوجا خۆی کتێبفرۆشی بە کتێبفرۆشی بگەڕێکا کە ئەم کتێبە هەیە و بەداخەوە جاری وایە لە کتێبفرۆشەکانیش هەن بێ ئەوەی بزانن جەنابتان چین یا کتێبەکەت چییە، چۆنە، ئایا واقعان لە چه ئاستێکایە، هەر بێ هیچ زانیاری دڵە نەخی کاکە نامانەوێ یا بۆمان نافرۆشێ، یا مەسەڵەن دە کتێب لێ وەردەگرێ دوای حوتەژمان کە دەچیەوە نییە، یعنی نەفرۆشراوە یا فرۆشراوە قران پوڵەکەی پێ دەداتەوە. من لە خۆمەوە تەمەشای هەموو شاعر و نووسەرێک دەکەم، هەر وەختێک کتێبێک چاپ دەکەم قەت بە هیوای ئەوە نیم کە تەنانەت پوڵەکەی خۆشم دەستکەوێتەوە، بەڵام پێم خۆشە کە کتێبەکەم گاتە دەستی مناڵان بە شەرتێ خۆم دوکانە کان نەگەڕم، واتە کتێبفرۆشی بە کتێبفرۆشی نەگەڕم. ئەمانە کێشەیەکن و کێشەیەکی کەش بۆ ئەدەبیاتی مناڵان هەیە. بەڕاستی خۆشە لێژنەیەک لە هەر شارێک لێژنەیەکی ئەدەبیاتی مناڵان بێ و کتێبێک کە کەسێک شاعرێکیان و سەرێکی بەڕست دەیەوێت کتێبێت چاپکە پێش ئەوە ئەو لێژنەیە قەزاوەتی لەسەر بکەن، یا لانی کەم ئەگەر ئەوەش نەکا کەسێک ببێ پێداچوونەوەیەک لەسەر ئەم کتێبانە بکە، من ئەم کتێبم چاپ کردووە با کەسێک بێت لەسەر ئەو کتێبە لێکۆڵینەوە بکە. من زۆر جار دیتومە لە کۆڕ و کۆبوونەوەکان لێکۆڵینەوە دەکەن لەسەر کتێبی گەورە ساڵەکان، بەڵام هێشتا لەسەر کتێبێکی منداڵ دانیشتنێک بۆ لێکۆڵینەوەی کتێبێکی منداڵ نەکراوە. ئەوەش باش نییە، چون ئەگەر لێکۆڵینەوە بکڕێت من بکرێت منێک کە کتێب دەنووسم ئەمجار زیاتر خۆم کۆ دەکەمەوە و بەرپرسانەتر دەمەوێت کتێبەکەم چاپ بکەم. هیوادارم ئەو شتەش پێش بێت و کە من بۆ خۆم بۆ یەکەم جار ئەو لە کۆڕێکی لە فێرگەی سۆما باسی ئەدەبیات کرا، من ئەو پێشنیارم کرد، کوتیان تۆ ڕازیت بۆ خۆت لەسەر کتێبەکەی خۆت لێکۆڵینەوە، وتم هەر ئێستا وا بوو کە دەستیان خۆش بێ لێکۆڵینەوەیان کرد و کوتم بار چشکێنیەک بێت بە ئێمەش بزانین کە واقعان تا چرادەیەک ئەم کارەی ئێمە پەسەند دەکرێت. ئەمانە کێشایەکن لە ئەدەبیاتی لە نووسینی کتێب و بڵاوکردنەوەی کتێبدا بە تایبەت لە بواری ئەدەبیاتی مناڵاندا. من پێم وایە ئەو هەستە دەبێ بێت و نە بەو مانایە کە ئەمە واقعەن زاتیە بەڵکە و بەدەست دێ ئەو هەستە. من بۆ خۆم سەرەتا پێش ئەوەی بنووسم ئاوا لە شاعران و نووسەران مەدی دەیان کوت تۆ چۆنت شێعر نووسیوە، دەیکوت من ئەو هەستە هەر لە منداڵیەوە هەبووە، هەرچی بیرم دەکردەوە من لە منداڵیەوە یعنی بۆم تەشخیص نەدەدادم کە خوا من خۆ لە منداڵیەوە شێعرم نەنووسیوە یا هەستی شاعرانەم نەبووە، پس کەوابێ من ناتوانم شاعر بم. بەڵام وەختێک ئەلعان تێدەگەم و بیری لێ دەکەمەوە بەڵێ من بوومە ئەو هەستە چۆن مەسەن من لە منداڵی و منداڵم خۆشویستووە، من هەمیشە لەگەڵ منداڵ ئەلاقەم بە منداڵ بووە، تەنانەت
لە بیرمە ئەوەخت نەوجەوان بووم لەگەڵ مناڵان زۆرم خۆشەویستن و خۆشەویستە کەشم بەداخەوە جاری وایە گەتە ڕادەیەکە وەکو ئازاری لێدێت چون زیاتر لیان نزیک دەبمەوە مناڵژەکە کەسێ زۆری خۆشویست تۆزی زیاتر لی دوور دەکەوێتەوە مەسەلەن من خزمێکمان بوو دەیکوت وەڵاهی تۆ وجاخ شوێر دەبی ئەوەندە مناڵ خۆش دەوێت ئەمە دیارە پەز ئەو هەستە بووە من منداڵم خۆشویستەوە یا ئەلەو بەردرگای خۆمان مناڵان کایە دەکەن پێم خۆشە ڕاز لە چەق دەرگاکەی ئێمەدا مناڵان هەمویان بێن کای ماڵماڵێن و هەرا هوریا و حەچیە بکەن واقعان چێژی لێ وەردەگرم ئەمانە هەستن دەی کەسێک ئەو هەستەی ببێ ئیدی قرار نییە حتممە لە ئەوڵەوە شاعیر بوو بێت و شعری نووسی بێت ئەمە هەستێکە کە لە دەروون تا هەیە دەیجا ئەوەی کەشی بە متالعە و بە خوێندنەوە و بە زانیاری بەدەست دێت ئەمن دوو منداڵمان هەیە دوو کوڕم هەیە یەکیان بە نێوی پەیام کوڕە گەورەکەمە ئێستاوە دانیشتووی دکتورای بیۆتکنۆلۆژیە لە وڵاتی فەنلاند یەکشیان بێهنامینەوە ئەو ساڵ کلاسی 11 و ڕشتەی تەجروبی دەخوێنێ لەگەڵ ئەوان زۆر باش بەڵام لەگەڵ کوڕە گەورەکەم ئەو دەم چون خۆشم جوان بوو بیر و باوەڕەکانیش تەغیر دەکەن تعارفاتێکمان هێشتا بڕێک هەر هەیە چون ئەو وەختە بە پێی ساڵی 69 پەیام تەولید ساڵی 69ە بە پێی ئەو وەختە من ڕەنبێ هەڵسو کەوتم کردووە مەرزێکی زیاترم داناوە کە ڕەنگ بێ باشیش نەبووێ بەڵام لەگەڵ بێهنام حەز دەکەم بێتەعارفترە بێتەعارفترین ئەو ڕۆی زیاتر ڕەنگە لێ نزیک بوو بێتەوە لەگەڵ هەردووکیان زۆر باشم بەڵام ئیدی خۆتەزانی کە هەرچی تەمەەن بێتە سەری ئینسان شێوەی فکر و باوەڕ و ئەوانەی تەغیر دەکات شکر زۆر باشین لەگەڵ هەردووکیان وەڵا گەورەترین ئاوات با بڵێم یەکێ لە گەورەترین ئاواتەکانم ئەوەیە کە من ئەو شتانەی دەینووسم منداڵان پەسەندی بکەن و دوای خۆشم بمێنێتەوە ئەمە ئاواتێکی زۆر بەرزی منە کە نووسراوەکانم بمێنێتەوە بچێتە هەموو ماڵێک نەکەر بۆ منداڵانی ئەوڕۆکە بەڵکو منداڵانی دوا ڕۆژیش بتوانن کەڵکی لێ وەرگرن زۆر خۆشە ئەگەر ئەو نووسراوانم بمێننەوە نەمرێن وەک خۆم دیارە هەر کەسێ لە ژیانیدا کەسانێک هەیە کە خۆلاسە دڵسۆزیان کردبێت و ڕێنوێنییان کردبێتن بەڵام من پێم وایە فەقەت بە بەشی ئەدەبیاتەکەم ئاماژە بکەم کەسێکە منی لە بواری ئەدەبیاتە منداڵاندا ئەلبەتە هاوکاری کردووم ڕێنوێن بووە وەهاندەرێکی دڵسۆز بووە مامۆستا ئەمین گەردیگلانی بووە بەڕاستی زۆر دڵسۆزە نەک بۆ من و هەر کەسێکە بیەوێت یاریدەی دەدات و ڕێنوێنی و دڵسۆزی ئەو بۆ هەموو کەسەیە من لە بواری شێری گەورە ساڵدا ئەگەر شتێکی وا هات بێتە پێشەوە بە ئیستلاح دڵی هەژان دەبێتم بۆچی دەسم بۆ قەڵەم بردووە بەڵام وەکو کار نە چونکە پێم وایە کاری تەخەسوسی من ئەدەبیاتی مناڵە دەبێت هەر لە بوارەدا کار بکەم مەسەلەن لەو ڕووداوی زەرزەلەدا کە دیارە کارساتێکی زۆر دڵتەزێن بوو منی هەژاند و لەو بوارەدا شعرێکم مەسەلەن نووسیوە شتایەکی ئاوا کە واقعان هانم بدا ئەگەر پێم خۆشە شعرەکەش بخوێنمەوە بوومە لەرزە دار و دیوار گشتدار و خان کۆڵەکەی ماڵ ئەژنۆی شکا و هێزی نەما سەربان هەموو پشتیان شکا بۆنی مەرگ گوند و شاری گشتدا پۆشی کەنین و قریشکەی کچان گوڕە و گۆرانی گەنجەکان لاوک و حەیران دەنگی بە سۆزی لایلایە و پلە زیقانی منداڵان
لەگەڵ گۆرانی و چریکە و شەقەی باڵی باڵندەکان لە چرکە ساتێکدا تاران ئیتر تەوەژمی تەم و خەم بێ چرپە باڵی بێدەنگی بەسەر گوند و شارە کێشا بوومە لەرزە ژانی مێژووی هاتەوە بیر سەدان چڕکی پێدا هات چەمۆڵەی نەفرەت و ڕقی لە ڕووی خۆی ناو بە چۆکدا هات ئەمن پێم وایە زیاتر بووە کار بۆ منداڵان بەڵام کەیفیەتی کارەکە چەندەدا ئەوە زۆر پێویستە و ئەوەش هەروەک ئەرزم کردن پێشتر نیازەکە ئەنجمەنهایەک ببێت لێژنەهایەک ببێت بۆ لێکۆڵنەوە لەسەر ئەو کارانە تاکو کارەکان باشتر بن و دیسان پێویستەکە زۆر زیاتر لەوە کاری بۆ بکرێ کاری ئەدەبیاتی مناڵ بەڵێ لەم ساڵانەدا بەرچاوترە بەڵام دیسان هەر کەمە پێویستی بەکاری زیاتر هەیە هیوادارم هەموو ئەو کەسانەی کە لە تواناییاندا هەیە لەو بوارەدا کار بکەن و بە ئەرکی شانی خۆیانی بزانن ئەمن داوا لە هەموو دایک و باوکانی بەڕێز دەکەم کە گرنگی بە خوێندنەوەی کتێبی منداڵەکانیان بدەن واتە پێیان وانە بێ کە مناڵەکانیان ئەگەر کتێبی غێرە دەرسی متالعە بکەن لە دەرسەکەیان دوا دەکەون بەڵکو هەرچی ئەوان کتێبی غێرە دەرسی زیاتر خوێنن لە کتێبی دەرسیەکەیان زۆر سەرکەوتوتر دەبن چونکە ئەمانە تەواوکەری ئەو کتێبانن ئەمانە بابەت هایەکن کە هەمان لە کتێبی دەرسیدا هەیە بەڵکو زیاتر فێر دەبن بەربڵاوتر شتەکە فێر دەبن کەوا بوو هەموو دایک و باوکە بەڕێزەکان منداڵەکانیان بۆ خوێندنەوەی کتێبی غێرە دەرسی هان بدەن و هەروەها بۆ زمانی دایکی کە بۆ خۆشیان و منداڵەکانیشیان زیاتر تەوەجۆ بە زمانی دایکی بکەن چونکە ئێمە پێویستە کە زمانەکەمان پارێزین و فەرهەنگ و مێژووی خۆمان بزانین و هەروەها بۆ نووسەرانی بەڕێزیش داوا لە هەموو نووسەران دەکەم ئەوانەی کە دەتوانن لە بواری ئەدەبیاتی منداڵە کار بکەن چون زۆر پێویستە و ئەوانەی کە لە بوارەژە ناتوانن کار بکەن دەتوانن پشتیوانێک بن بۆ ئەو کەسانەی کە کار دەکەن بە هیوای ئەوەی کە هەموو گەورەکان ئاوڕدەینەوە سەر منداڵان و کار بۆ منداڵان بووکەڵەکەم زۆر جوانە قژی دەکەم بەشانە ناسک و کرچ و کاڵە ئەویش وەک من مناڵە چاوی شینە وەک دەریا ناوم لێ ناوە پەریا پێی خۆشەکایە ئەمنیش دەبم بەدایە ماندوو بێ دەیخەوێنم لانکەی بۆ ڕادەژێنم وز 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 وزەم دێ بز 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 بزەم دێ نم 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 بارانە چەند خۆشە بەهارانە گوڵ 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 گوڵاڵە دەچم دێنم هەڵاڵە دکتۆری زانای ژینم وەستای شانە و هەنگوینم ئەی گەردە 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 هەنجوین دەرمانی دەردە ئەهۆهۆ منداڵینە هەنجوینەکەم شیرینە ئەگەر بمهاروژێنن ماڵەکەم بڕوخێنن چس هەڵدەستێنم لێتان هەنجوینیش نادەم پێتان کاری ئەمە دەرسی ئازادی مەدرسە لە ئەدەبیاتی فارسیەکاندا دەرسی ئازاد هەیە ئەو دەرسی ئازادە دوو دەرسدانراوە کە هەر کەس بە زمان و بە زمانی خۆی و فەرهەنگی خۆی باس بکات جا بەپێی ئەوە ئێمە لێژنەیەکی فکرکەم 20 نەفەرە با بڵێن دوو لێژنەیەکی سەرەتایی و لێژنەیەکی ناوەندی کە دوجاریش پێکەوە بە هاوکاری یەک ئەو کارەمان کرد و لە کۆدا بوونە لێژنەیەکی 20 نەفەری هاتین ئەو دەرسی ئازادە کە بە نێوی وانەی ئازاد ئامادەمان کرد بۆ مناڵان بتوانن خۆلاسە ئەو ڕێنوێنێک بێ بۆ ئەوەی کە ئەوانیش فێر بن وانەی ئازادەکان خۆیان بنووسن کە دەڵێن ئەم دەرسی ئازادە تۆ دەبێ فەرهەنگ و
زمانی خۆت بەکار ببیت چۆنە ئەو کارەمان کرد و لە پۆلی یەکەمی سەرەتاییەوە تاکو نۆهۆم بۆ هەر پۆلێک کتێبێکمان بە نێوانەی ئازاد ئامادە کرد و دامانە بە ئامۆژپەروەرش بە هیوایەوە ئینکە ئینشەڵا خۆلاسە بێتە مەدرسەکانەوە. جگە لە نووسینی کتێبەکان ئەمن هەر گۆوارێک کە داوای هاوکاری لێ کرد بێتم و شعری لێویست بێتم بۆم نردوون بە تایبەت گۆواری کانی کە لەگەڵ گۆواری مەهاباد لە مەهاباد چاپ دەبێ گۆواری مەهاباد بۆ گەورە ساڵە گۆواری کانیش کە لەگەڵ ئەو چاپ دەبێ بۆ منداڵانە ئەمە گۆواری کانین هەمویان لە هەموو ئەم گۆوارانەدا شعری منی تێدایە و پێشم خۆش بووە کە ئەو لە تەریقی ئەو گۆوارانەوە شعرەکانم بەدەستی منداڵان بگات. وەکو قسەی ئاخر من دیسان داوا لە هەموو گەورەکان دەکەم گرنگی بە منداڵ بدەن. منداڵانی ئەمڕۆکەی ئێمە پیاوانی گەورەی داهاتی کۆمەڵگای ئێمەن منداڵان نەمامی باخی ژیانن ئێمە باخەوانی ئەو باخەین منداڵان خونچەن ئێمە بەرپرسین لە پشکوتنیەواندا بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک و دەستخۆش بوون جەنابتان زۆر سپاس دەکەم.